گروپی خیالی خانمان هەستین بە ئامادەکردنی پێشەنگایەک بۆ ئەندامەکانمان کە زیاد لە هەفتە ئەندامیتیایە گروپەکە بەڵام بەگشتی نیوەی بەشداری کردووە. ئامانجمان لەوەیە کە کاردستەکانیان بخەینە ڕوو بۆی داهاتێکیان دەست بکەیەوە هەروەها ئەو کارە ناوازە و جوانانەی کە نەبینراون لێرە بیخەینە بەرچاوی بینەر و هەروەها سوودێکی مادیان پێ بکات. ئەکسسواراتی ناوماڵمان دروست کردووە بابەتی سیرامیک، ئەتەمین، دیزاین بە مێخەک، واروەها بابەتە فۆلکلۆریەکان ئەکسسوارات وەکو حێلو مێخەک و کۆڵوانی چنرایی مناڵان لەو بابەتانە. طبعا ئەمانە شەو بۆمانێرن ساعت دەوری 2 شەو 3 شەو دانێن لێرە ئەخێنە دووکار لەبەرمە شەو شتی پیان نەگەڕێ ئینی بیری تیوازیە زۆربەی زۆرە شوێنەکان ئای پاکە ئەوی لە خوای شەو بۆمانتێت تەقبە لەسەر زەمانەتی کار نازم لێ بە زەمان بە کارازمیان شوێنی پاکە ئەو شوێنە نییە کە ئێمە ترسمان لێ منژە بە زەمان لیان وەرگڕی ئێمە لەبەرەوەی خەڵکان تێ پرسیامالیەکەن ئەمە لەسەر خواوەکی لێرە شوێنی پاکە لە کەلای ژمانیان هەماشە کاک بەکر کەلاری هەر شوێنی پاکە بیری تیوازیە ئەوە نییە کە پیس بخەڵ لێ درسێت تەنان لە کۆڵانیشانە پرسیاریان کردووە وەکو سەوزەکەی کە عەمەر و کاک بەکر وایە ئەمەی تەنیشتم ئەوان وەکوینەکەی وان وایە سەوزەکەی جوانە وتیانم بەڵێ بەڵام ئێمە بە زەمان تۆ شوێنی پیسمانیە و شوێنی پاکە با خەڵک دڵنیا بێت لە هەموو شوێنەکان سەوزەی پاکێت. بازارەکەش وەکو جاران نەماوە کەس بووە باشە بەڵام ئەو باشە نییە خوانەی بڕێ سیعرەکانیشی بە بۆنی ئەم بازار ئەم دۆلارەوە هەختیان ڕۆشتۆتە سەری تر ئەوەیە کە ئەیبینی ئەو میوانە هەمووی هینی تورکیا و ئێرانە و بۆمانەوەش ئەمێنێتەوە هیچی لێ نایە. Москва красивая. Я вот сама недавно приехала из Питера, и не знаю, если сравнить два города, то прям столько огней, прям вообще очень красиво все выглядит. И даже появилось новогоднее настроение, когда я сегодня вышла на улицу. Новогодних всяких тематик на улице. Вот шарик стоит красивый. Ну, наверное, вот это вот. В метро ехала, новогодняя музыка. Все очень красиво. Жалко, что в этом году не сделали новогоднюю ярмарку около ГУМа. Она была очень атмосферная и красивая. Больше всего каток. Каток больше всего нравится. И вспоминать об этом году только хорошее.